سڵاو بینێرانی خۆشەویست ئەم کاتە هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێ دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینان و پێشکەشتان دەکەم لە بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک باس لە هێرشەکانی دوو وڵاتی بەهێز دەکەین وەکو وڵاتی رووسیا و ئۆکرانیا کە ئەم ڕووداوانە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویداوە با بزانین هاوڵاتیانی خەزای بەردەڕاش لەسەر ئەم ڕووداوانە چیمان پێ دەڵێن. ئایا هەرێمی کوردستان ئەگەر یەکدەنگ و یەک هەڵوێز نەبێت لە بەرامبەر پرسی نیشتیمانی و نەتەوەیەکان هەمان ڕووداو لە هەرێمی کوردستان ڕوونادات؟ با بزانین هاوڵاتیانی خەزای بەردەڕاش لەسەر ئەم پرسە چیمان پێ دەڵێن. فەرموو بینەری ئەم بەرنامەیە بن. سەرەتا کە ئەو بارودۆخە دەبینیت بەداخەوە تەنها ڕۆڵە هەژارەکانن، ئەوە نین بڵێن وڵاتە زلهێزەکانن. بارودۆخی ئێسای ئۆکرانیا بە هەمان شێوەی بارودۆخی وڵاتی با بڵێن تالیبان هێرش شەڕەکەی تالیبان دەوەستێتەوە ئەگەر ڕوو بدات و دومیانیش لەسەر کوردستان با بڵێن بارودۆخی خەڵک نالەبار دەبێت ئەمان یەک. دووەم دەبێت کورد لەم بابەتەدا یەکدەنگ بێ، یەک هەڵوێز بێ، یەک ڕنگ بێ، کوردبوونی خۆی بسەلمێنێتن. ناکرێت تۆ بەرەی ئەمە بی و بەرەی ئەمە نەبی، تۆ یەکدەنگ نەبیتن ئەم بارودۆخە لە کوردستان نەخوازراو دەبێت. یەکدەنگ نەبێ کورد لەم بارودۆخەیەدا چی بەسەر دەبێتە هۆی مەترسی بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان و خاشی هەرێمی کوردستان؟ ئەی چۆن تۆ ئێستا سیرکە لە بەغدا شەڕی سەر پۆستی کۆمار دەکرێت، سەری بارودۆخی خەڵکە. تۆ ئێستا لە وڵاتێک دەژیت کە مانجی سێ کە بڵێن بوهارە، مانجی سیات کە ئێستا تا ئێستا خەڵکە نەفتی وە نەگرتووە. سیرکە کە کوردی یەکدەنگ نەبێتن بارودۆخی خەڵک گەیشتێتەوە بە شوێ. سیرکە تا ئێستا ئەمڕۆ سی مانگە کەس موچەی وە نەگرتووە. سەیری خەڵکی ترکە دەناڵێنێتن بەدەست هەژاریەوە و بەدەست کەم دەرامەتیەوە. یعنی دەبێت کورد یەکدەنگ بێ بۆ ئەوەی بارودۆخ و ژیانی خەڵک ئاسایی بێتەوە و خۆش ببێتەوە. گرنگ نییە کورد ئەگەر هەرچەندە لە ناخۆی وڵات کێشوگرفتی هەبێ ئەو کێشوگرفتانەی خۆی لە ناخۆی هەرێمی کوردستان بەجێ بێڵێت و لە بەرامبەر پرسە نیشتیمانی و نەتەوایەتیەکان یەکدەنگ و هەڵوێز بێ. خۆی کورد بە هەموو ئەحزابەکانەوە با بڵێم دەبێت یەکدەنگ و یەک ڕنگ بن، چونکە ئەوان هەموو لەسەر یەک سفرە نانیان خواردووە. چۆن تۆ برا خوشک دایک باوک لە ماڵەوە لەسەر یەک سفرە نانە خۆیت ئەبێتە خێزانی. کوردیش بە هەمان شێوە هەموو ئەحزابەکان لەگەڵ یەک نانیان خواردووە، دەبا کێشەکەی خۆیان لە نێوان خۆیان هەڵکەن. بۆچی دەهێنە سەر شاشەکان، بۆچی دەهێنە سەر تیڤیەکان؟ پێویست بەمە ناکە. بەڵام ئەمە وا دەکاتن سیناریۆ بۆ خەڵک دروستکەن و بارودۆخی خەڵک و ژیانی خەڵک لەبیر ببەنەوە بەهۆی کێشەی سیاسی. ئێستا هەرێمی کوردستان لە مەترسیدایە ئەگەر بەو شێوازەی بڕوا لایەنە سیاسەکان پەیوەندیەکانیان بەو شێوازە بێت. خۆی لەم ساتە ئەگەر بێمە ئەمری واقع کوردستان لە مەترسیدا نییە. تۆ سیر کە هەموو کات پەرلەمانت ببینە، فڕۆکەخانت ببینە، بازاڕەکانت ببینە، ئیشوکاری خەڵک ببینە، زۆر ئاساییە. بەڵام کە وڵاتێکی دراوسێ یا وڵاتێک بۆ نمونە لە نێوان کوردستان و وڵاتەکەی تردا نێوان وڵاتێکە بێتن کە کێشەی تێ بکەوێت، ڕاستەوخۆ مەترسی لەسەر کوردستان دروست دەبێت. ئەمەش بەهۆی نەبوونی یەکدەنگی و یەکڕەنگی کوردستان. ئەو بارودۆخی کە ئێستا لە جیهان ڕوودەدا وەکو هێرشەکانی رووسیا و ئۆکرانیا ئەگەر بارودۆخی کوردستان بەو شێوازەیە بێ هەمان ڕووداو لە هەرێمی کوردستان ڕووناداتەوە ئەگەر هات و کورد یەکدەنگ و یەک هەڵوێز نەبێت و لە بەرامبەر ئەم کێش و گرفتانەیە بەتایبەت پرسی جیهانیەکان باخۆت پرسی حکوومەتی عێراق و پرسی پۆستەکان. طبعاً کاریگەریەکی زۆری دەبێت پێشوەخت لەبەر ئەو شەڕی ئوکرانیا و رووسیا. طبعاً مەترسیەکی زۆری هەیە لەسەر کوردستانیش. مەترسیەکە ئێستا بڕۆنێ لە بەغدا کورد هەموو یەکدەنگ نییە. ئەگە ئێستا هەموو یەکدەنگ بن پۆست و بەرپۆستەکانیش هەموو کێشەکان چارەسەر دەبیت. ئێستا ئەگەر
کورد یەکدەنگ بیت بەعایەتی شکست نایێنیت بەڵام ئێستا کورد یەکدەنگ نییە لەبەر هەندێک وەزع ئەو هایە باشە ئەگەر هاتوو کێش و گرفتەکان لایەنە سیاسەکان واز لە کێش و گرفتەکانی خۆیان هێنا و خۆیان کردە یەک دەنگ و یەک هەڵوێست و یەک ڕنگ ئەو بارودۆخی هەرێمی کوردستان چی بەسەر دێت بارودۆخی کوردستان زۆر خۆش دەبێت ژیان دەگەڕێتەوە ژیان خۆش دەبێت خەڵک کەسابەتی باشتر دەبی و بازار دەبی لەو خەلکی و کەسابەت زۆرتر دەبی لە ناو خەلکی و ژیانی خەلکیش زۆر خۆش دەبی و مەترسیش نییە لەسەر ژیانی خەڵک ئەگەر بەو شێوازەیە بێت پێت باش نییە لایەنە سیاسەکان کار لەسەر ئەوەی بکەن لە بەرامبەر پرسە نیشتیمانەکانی وەکو موچەیە بودجەیە یەکدەنگی ناکرێت لایەنێسیشی سیاسی بە قسەیەک بکە ئەوی تر قسەیەکی دیکە بکە طبعا ئێستا بڕۆنە حیزبەکان لە بەغدا هەموو یەکدەنگ نینە یەک دەلێ پۆستی سەرۆکۆمار یەک دەلێ جێگرەکەی یەک دەلێ هەموو شەڕە لەسەری هەمووش کووردە دەردەکات طبعا هەموو کورد شکستی دەینیت ئێستا یەکدەنگ نییە شکستی نایە لە بەغدا ئەگەر هاتو ئەو هابەسەرمان بێ لە ئوکرانیا شکست ئێستا ئوکرانیا شکستی نەهێنایە تاکو ئێستا بەس ئێمە ئەگەر کورد یەکدەنگ نەبی و یەک ڕەنگ نەبین طبعا شکستێکی گەورە دەهێنی پێت وایە ئەوانەی کە لە ئۆکرانیەکە ڕوویدا و خەڵکەکە بەرگری لە وڵاتەکە هەرێمی کوردستانیش خەڵکەکەی وا دەکا ئەگەر بۆ شێوازە یەکدەنگ نەبێت و بارودۆخی ژیانی خەڵک خرابێت واللهی هیوادارم خەڵکەکە و ئەسعابەکانیش هەموو یەکدەنگ و یەک ڕەنگ بنداک و کورد هەموو بەیەکەوە و خەبات بکەن و بەیەکەوەش جەنگ بکەن و ژیانی خەڵکیش خۆش بکەن ژیانی خەڵک لە ئێستا خراپە طبعا زۆر خراپە ئەسڵەن ئەو شەڕەی لە ئوکرانیە زۆرتر تەئسیری کردیە لە کوردستان لەسەر بازاری لەسەر هەموو تشتەشی هەموو تەئسیری کردیە نەبەس دەوڵات ئەو شەڕەی لەو لای دەکرێت لێرەش تەئسیری کردیە سەرتا بەخرەتانتان دەکەم سوپاسان دەکەم دەستان خۆش بیتن سەبارەت بە کێشە و گرفتەکانی ئۆکرانیا و رووسیا بێگومان تەئسیریش نەبیتن سیاسی کوردی تەئسیر دەکاتە کوردستان سبحان الله مێژووی کورد هەر لەوەتەی ببینێتەوە تەمەنم تقریبا 35 ساڵە هەر لەوەتەی ببینێتەوە دەڵێن ئەوڕۆ نا سوبەی نادووس بەی وەزعی کوردستان و وەزعی سیاسی لە کوردستان چا دەبیتن تا ئێستاش خراپترە باشتر نییە کابرای گوتنی خۆزکەمان بە پار خۆزکەمان بە ساڵەی ڕۆی اینجا چی بلێن و چی نەکەین چەند کۆبنەوە بکرێتن لەگە بەغدا بیت چ ناخۆی بیتن ئەگەر کورد یەکدەست نەبیتن بەڕاستی بەرە وەزعی خراپتر دەڕواتن بەرە وەزعێک دەڕوات کە نە ئەمن ناجەنابەتیش ئەم فکرەمان لە وەزعی نەکردەوە یعنی مەترسی دەبێتە سەر هەرێمی کوردستان یەکدەنگ نەبێت بێگومان مەترسی دەبێتن ئێستا یەکدەنگ نینە چ مەترسیەکە لەسەر کوردستان بەڕاستی یعنی یەکدەنگ نەبی پەرت و پەلا و پەرت و بەراوەزە ینی زۆر دەکەفتە ناو کەرتی سیاسی لە هەرێمی کوردستان چاودێران و خەڵک داوا دەکەن دەڵێ هەرچەندە لایەنە سیاسیەکان یەکدەنگ و یەک هەڵوێز نەبن لە هەرێمی کوردستان کێش و گرفتیان نەبێ دەکرێت کێش و گرفتەکانی خۆیان لە هەرێمی کوردستان بەجێبێڵن و لە بەغدا هەمووان لە بەرامبەر پرسی نیشتیمانی و پرسی کورد یەکدەنگ و یەک هەڵوێز بێت بێگومان ئەگەر من لە ماڵی خۆم 5 نەفەر بم ئەگەر دوو لەو ماڵەی لە ماڵی خۆم پێگنێن خۆ من ناتم بسمە گیان جینارم یان بسمە گیان مامۆستایەکی یان بسمە گیان کەسێکی دەرەوەی خۆم یەکەم لە بۆ من شەرمە کە ئەمن خۆم بە سەرۆشی ئەو ماڵە بزانم کێشەکەی حەل نەکەم و کێشەکەی بزانم پێم حەل دەکرێت کەنجی پێوەنەستام کێشەکەی حەل نەکەم ئەو کاتی ناوەڵا دەتوانم بسمە دەرەوە بەڵام ناوەڵاگەر بتوانم لە ماڵ و حەلکەم پێویست بە بەغدا و بە فلان و بێوانی ناکات و دەتوانی منیش یعنی دەتوانیش ئەو سیاسی کوردی 100% کێشەی هەرێم کە هیچ منەتمان نە بە بەغدا و نە بەولا بۆلا هەبیتن دەتوانین چارەسەر بێگومان و زۆرش بە ئاسانی و لە ماوەیەکی زۆر کمیشدا
بەڵێ بێگومان ئەوە زەنگێکی مەترسیدارە بەڕاستی کە ینی کەس برای کەس نییە ئەگەر کورد خۆی خاوەنی خۆی نەبێ برای یەکتر نەبی ینی پێویست ناکە پشت بە کەس ببەستێتن ئەوە بینیمان ئوکرانیەکە پشتی بە چێ بەستی بۆ پشتیان لێ کردو هەمووی دنیای مەسلحەتە بۆیە کورد دەبێت لە ناوخۆی یەک ڕێز و یەک دەنگ بێتن بتوانی خۆی قایم بکاتن نەک لەسەر شتی لاوەشی شتی بەسیید خۆیان بەو شتانە مەشغوڵ بکەن مەترسی بەڕاستی ئێستا لەسەر هەرێم زۆرە ینی لە پێشتاوی هەمومان دیارەکە ڕۆژانە چ بڕیار لە دژی هەرێم دەدرێتن ئەوجە هیوادارین بەرپرسانی هەرێم سیاست مەدارانی هەرێم واز لە شتی لاوەکی بینن خۆیان بە شتی لاوەشانە بەڕاستی حیفە خۆیان بۆوانە سەرقاڵ دەگەن شتی گەورەتر هەیە شتی زیاتر مەسلحەتی کوردی لە پێشە ئەو لە پێشترە و زیاترە ئەوی بکەن باشترە بەڕاست بەڕێن ئەوی کە دەبیندرێت ئەو هێرش و ئەو ناکۆکیانەی هەیە ئەمانە مەترسی نابێتە بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان هەمان سینیاروی کە لەوانەی کە ڕوویداوە با بڵێن لە نێو ئۆکرانیا و پشتیان بە هەندێک دەوڵەت کە خۆشت ئاماژە کرد بەست بوو وای بێ هەرێمی کوردستان و عێراقیش تووشی ئەمان کێش و گرت نابێت بەڕاستی دوور نییە ینی دوور نبینم مەترسی و هاش ڕوو لە هەرێم بکاتن ینی هەم لەلایەن ئابووریوە قەیرانی زیاتر دەکەوتە سەر هەرێمی کوردستان هەم لەلایەنی ینی لەوانەیە عسکەریش خوانە خواستا ئەویان هەر زۆر خەتەرە بەڕاستی هیوادانیشتی هاڕوو نەدادن بەس بەڕاستی مەترسی هەیە باش ئەگەر کورد بەو شێوازە لەو باردۆخەیە بێت و بێدەنگ بێتی بەسەر بێت زەرەر دەکات زەرەرێکی زۆر گەورە دەکاتن کە نەتوانیت ینی بە عقلیەتێکی کراوە بە عقلیەتێکی ینی مۆدێرن لەگەر ڕووداوەکە بڕاتن هەر لە شتی کۆن و شتی بچووک لێ بکۆڵنەوە ململانەیە لەسەر شتی بچووک بیتن بەڕاستی مەترسی هەیە زۆر مەترسیان باش کە دەبیندرێت دەڵێن هاوڵاتیان و چاودێری سیاسی دەڵێ هەرچەندە لایەنە سیاسەکان کێش و گرفتیان هەبی لە نێو خۆ لە ناو هەرێمی کوردستان پێویستە و کێش و گرفتانەی خۆیان لەگەڵ خۆیان نەبن و لەو لای لە بەرامبەر پرسی نەتەوایەتی دەستکەوتنی ماف و پرسی نیشتیمانی یەکدەنگ بێ یعنی ناکرێ بڵێ من ئەو کێشە و گرفتم هەیە لە هەرێمی کوردستان تۆ وات بۆ من نەکرد و ئەو پۆستەیەت نەداتەوە من ئەم من لەگەڵە تۆ نابم بەڕاستی دەبی ئاگانە ینی ئەوە لەمە باشتر دەزانن یعنی ئێستا ئەمە وەک هاوڵاتیە وەک کاسبکارێک دەزانین چ مەترسیەک هەیە ئەوە لە ئێمە زیاتر دەزانن بەسکەن جێبەجێ ناکەن ئەوە جێگومان و جێپسیارە ینی بۆچی جێبەجێ ناکەن بۆچی ئەو تەبایە لەسەر ڕێک ناکەون لە ناو خۆیان ینی بۆچی ئەو کێشە و مشکلانە هەر گەورە دەکرێت و چارەسەر ناکرێتن ینی ئەو کێشەی لە ناو خۆیان هەیە کێشەی بەسەت ولاوەکی لە ناو خۆیان چارەسەری بکەن بۆچی گەورەی دەکەن ینی مەترسیەکە بەڕاستی بە بینینی من زۆر گەورەیە ینی ئەو کێشانە زۆر گەورەنە بەڕاستی بەیوایەوەی جێ لە داواکاریەکەی تۆ بڵێن قسەکانی تۆ ڕابگیرێت و ئەو کێش و گرفتێکە لە هەرێمی کوردستان هەیە ئەوە کۆ دەڵێن ئەو ئاوەی کە بەو ئاگرەی داکرێت و ئەو کێشانە نەمینێت هیوادارین وابی هیوادارین گوێ لێ بگیرێت بە چەندی چەند ساڵە خەڵکی خەمخۆر و ینی هاوار دەکا و دەڵێتن بەس گوێیان لێ ناگرن بەداخەوە بەڕاستی بەداخەوە گوێیان لێ ناگرێتن گوێ لە خەڵکی خەمخۆر ناگرێتن هەر ئەوەی بەخۆیان هەوڵی بۆ دەدەن ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەکرێتن یان خراپتر بەرەو خراپون دەڕاتن یعنی خەڵک گوێ لە ئەو کەسە بگریتن کە خەمخۆری وڵاتەکەیتی ینی هیوادارن گوێ لێ بگرن هیوادارن سیفاتێک بۆ خەڵکەی بگەین بە خۆشیان بگەین ئەو خەڵکەش لەو نامەتی و قەیرانەش ڕزگار پێشەکی ناوێ خودێ مەزن دولوان ڕاستی ئەفکاودانێت کوون و کەڕوویدەن ڕاستی جیهان هەموو یاشوک بی چونکە ڕاستی ئەبەش ئەقلیمەکە وەکو بێژین هەندێک وەختی خۆ سەر رووسیا بێ وێ دیمای هەندێک ئەف واشنتن اتفاقیات دیارە نەگەشتنە حەلێ بۆ ئەبرووکە ئەفڕوویدانە زورت مەزن هاتنە ڕوویدان بەداخەوە سەبارەت ئەم وەکو کوردستان ڕاستی یعنی هەگەر ئەم ماڵ تو ماڵە خۆ ئەس ماڵە خۆ هەگەر ئەم چار برا آن سێ برا آن هەندی بین هەگەر ئێک دەست بین و بەرژەوان جدمەت پێک ببن یعنی حتما کەس نەشێتن زەری بگەین دەدا بەڵام هەگەر ئەس ماڵە خۆ یە اتفاق نەبن براد من باوەڕ بکە هەمە ئەم دیر ناشین هەمووکی بژی ماڵە خۆ دێک هەموو کەسێک حسابەکە خراپ بوو دەکەتن بۆیە بەڕاستی مەسەلە کوردستانی بەڕاستی پێویستە هەندێک بەرژەوەندیە پاک نەپەشخوفە یعنی بەڕاستی یعنی خەڵکێک بچێکی ماندی بی الوان معمعي سياسي دا وفان تصدق راسي حقه عندك هم احزاب او كرسي كي حتى او تشر كرسي هي هم كسك
پێویستە هەندە تستا بۆ بەرژەوەندیا خەلکی بۆ بەرژەوەندیا ئەمنیەتە کوردستانی بۆ بەرژەوەندە جیهانی عالم کو ئەم بێنە دیارکردن بڕاستی حەقە هەندە تستا پاڤینە پشخوڤە بەڵێ ئێستا کە دەبینی لایەنە سیاسیەکان هەرچەندە لە هەرێمی کوردستان ناکۆک بن با بڵێن لە بڕیارەکان و دژی بڕیارەکانی یەکتر بن ئایا دەکرێت هەمان ئەو ناکۆکی و کێش و گرفتانی خۆیان بیبەنە پەرلەمانی عێراق و لە حکوومەتی کوردی تا چەند گرنگە لە سەرم لایەنە سیاسیانە یەکدەنگ و یەک هەڵوێز بن لە بەرامبەر پرسی نەتەواتی ئەگەر پرسی نەتەواویتی بێ هەموو کوردستان دەگرێتەوە راسي مسألة عراق راسي قلق كامي هما كردستان بلا مثلا ما معارضة قوتها بين كردستان بلا شاف ديريا حكومتي بكن حمد تسكي ليه براسي بون منا تسحكي وقت كسكي كرد بوستكي بكتن سر عراقي حر لا يانك بيتن شو معارضة بيتشي كتبي شو بارد هر أحزابك بيتن تسحك كوميتا بوخي نبا شو تجواري جاب مدنا نبا بوشي أمي شافروكا يعني بربرسكي ما كرد احتمال بوستكي بكت هخلكي ما كردستان ممكن بيتشوانا بوستي توب دفع يعني يافر الراسي مسألة بوك عراقي خاص طيبة أمد كودانا كد نخوش دا همي زانن بيوزنا كتن سياسي غير سياسي هم كسبيا سياسي بروكا بيوز تبراسي بمسألة بغدا حكمته ما أحزاب كردي إك دزمن چونكي برجوانديت مازن للدس ماتشن هكا تشوش وايدانا كت بيوز تبراسي زور هاي خلقي فقير وهجهربي چونك خلقي ماندي بدوا معانات هذا اگر حزبيت مليرا هر چند هندك ناكو كيش من بلام كوچونا خاري اك دز من حتما ان شاء الله دي تستباش بو كردستاني بيدن دەتوانی دەستکەوتەکانی ئەو گرنگەکان بەدەستی بهێنرێت و لەو کێش و گرفتەی کە هەرێمی کوردستانی تێدا ڕزگاری بێت بێگومان ما سەیدا وەکی متەگوتیش یعنی هەما ئەم گەڵە دیرناشین وەختێ پشتی هەڵبژاردنێت کوردستانی هات نەکردن یعنی ئەحزابێت کوردستانی ئەوێت بچێکێت توێک بجێت باڵەدەست یعنی سەردانەوە پێک بەچوونە بەغدا یعنی بۆ سەردانت چەند ڕۆژێکێت کێمیش یعنی پێگا کوردستانی قوت بێفە بەڵام پشتی ئەو کەودانێت هەندێک کەودان هاتنە ناو سیاسەتێدا و پیشێک بەرژەوەندیت هەیەکیت هۆکارنی حتما زاني مسألة دولة أفتستك السطيسة يعني بيقرب كردستان يعني بو عراق وكبيشين أبا دستك أقليمية تدا من تانية هم دولة تركيا بقدر إيران بقدر دولة السنة بقدر وكي إمارات وقطر والسعودية بقدر أبا دستك هر إيكي أبا هيك بلا ما ماكو جيران حسب كين السطيسة دستك زور تدا وزور تشتيش يعني عراق حزنا كتب كتج بلا نشتن بريار سربونداتن يعني بنا بيجنا مثلا هندسة دستوري ما دستور نخير ونيا بينجو دو مادة دستورية عراقي هات يسوساندن يد كردستاني بوش كاس نبدي فلان والله احتمال شخص كي عادش ولا كي بكتن بيجنا أبد دستورية نخير ونيا هي بيقدر إن شاء الله دلكي مزن أحزاب ميت كردستاني دست كانت دستيك دا برجواندية كردي إن شاء الله باشترين تشدس بينن بالتأكيد ئەو ڕوودانەوەی بەدایی کە ڕوویدا لە وڵاتانی ئەوروپا و غەرب و رووسیا و ئۆکرانیا هەر بە مەترسی بەتاکیت مەترسی دروست دەکات لەبەر ئەوەی ئێمە ناخۆمان دەرین چاو لە چاوکەران وەنیە سیاسەتی عێراق زۆر سیاسەتیشی بتەو نییە سیاسەتیش بەقەوت نییە دەڕۆن لە دەوڵەتانی دراوسەکانی خۆیان دەوڵەتەکانی دیکە هەمان سیناریۆ دەکەن بەسەر ئێمەش دادەینن ئێمەش دەوەزێکی زۆر نازیشین لە ساڵی نەوە توێگەمەوە شۆڕش دەکەین هیچ شۆڕشێکی ناجەحمان نەدیت لەو سیاسیانەی ئێمەی بگەینە ئاستێک دڵمان خۆش بکەن کاکە دڵمان خۆش بکەن بۆی ئێمەش شتێکمان بەدەست بێت و هەر لە بیدایەتەوە ئێمە چ حکومەتێکمان هەبی هەمان حکومەتە پەرلەمان و سەرۆکایەتی وەزیران و سەرۆکایەتی فلان و فلان تێدەگەیت یعنی هیچ تەتەوراتێک نییە لەناو وزارەتێک با بڵێم یعنی هیچ گۆڕانکاریەک نییە ئەو سال نەفت چۆن دابش کرا پارەکەش ئەو هابوو پێراریش ئەو هابوو پێشی 10 ساڵە شەر ئەو هابوو چۆن فرۆشرا هەر ئەو هابوو ئێمە دەوێتمان ئەم سیستەمە بگۆڕن کاکە بە خۆیان بگۆڕن با خەڵکی ترنێن بە جەبر پێمان بگۆڕن ئەگەر هاتوو بامڵێن لە پرسە گشتیەکان بامڵێن ئەوەی کە پرسیینەتەوایەتیە هەرچەندە لایەنە سیاسیەکان ناکۆک بن دەڵێن پێویستە کورد لە پرسیینەتەواتی دەبی یەکدەنگ بێ ناکرێت ناکۆکەی خۆیان بیخەنە نێو پەرلەمانەوە یاخۆ نێو حکوومەتی عێراقۆ بە ئەگە پرسێکی گشتی نەتەوەی بوو پێویستە لەسەر هەمووان ئێستا ئێمە ئێمە لەناو ئەو قەیرانەین ئێمە
عکسی ئەوانی دیکە دەکەین ئەوانی دیکە کە با بڵێن عەرەب یەک دەنگ دەبن یەک ڕنگ دەبن یەک دەست دەبن هەڵوێستیان یەک دەبێت بەرامبەر بە ئێمە لە وتی بدایەتەوە دەستمان ناو دەستی یەک نییە ئەمڕۆ دەستمان ناو دەستی یەکە بەیانی دەستمان ناو دەستی یەک لێک دەکەینەوە یعنی متفق نینە لەسەر ڕێیەک جیاوازی هەیە نعبینی مڵەتی کورد لەگەڵ مڵەتەکانی دیکە هیوادارم ئینشاءالله دان بە خۆیان دابدەن و کیفایەتە یعنی ئێمەش ماندی بین خەڵکرا من لە شارعم تۆ لە شارعی پرسیار دەکەین خەرکی زۆر ماندی خاستن لە دەڤەری ئێمە ماندینە هیوادارم دانێک بە خۆیان دابدەن و هاو بە هیوایەوەی چارەسەر بکرێت و ئێمەش بکەفنە خۆشی کاکە بەخوای منداڵمە تا ئەمڕۆ هیچ خۆشیمان نە منداڵەکانمان نە باوکمان نە باپیرمان ئێمە زانیت تەمەنامان دەکرد شتێکی ها بۆ کورد بڕخسێت و بگەینە ئامانجی خۆمان وامان نەزانی ئێمە بە 30 ساڵ بە 40 ساڵ هیچمان بەدەست نایێت هیچمان بەدەست نەینا یعنی هیچ ئینسان لە دایک بێ دەبی ئیش بکە کار بکە ماندوو بیت بۆ ئەوی خانێک بخۆی دروست بکە شتێک بخۆی بکە ملکێک بخۆی بکڕی ئێمە نەخانیمان دروستکردنە مڵێک نە هیچمان بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوی گەیبیستی بوون ئەوە ڕاو بۆچوونی هاوڵاتانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەورەکەی ئەمڕۆکەمان سپاس بۆ ئێوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارم جەلال گۆران کە دیمەنەکانی بۆ ئێوە گواستەوە ڕێز و خۆشەویستی من قبول بکەن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ